هیچ شتێک بەقەت بەردەوامی خەسڵەتی مرۆڤی سەرکەوتوو نییە. واتە ئەگەر ئێمە سەرکەوتوەکان جیاکەینەوە تەماشایەکیان بکەین بزانین زۆرینە بۆچی سەرکەوتوو بوون. من دڵنیاتانەکەم کۆمەڵی خەسڵە دوای کردو ئەوانە سەرکەوتوو بن، بەڵام خەسڵەتێکە لە هەر هەموویانە ئەبێ هەبێ ئەوەیە کە توانیویانە بەردەوام بن. جا بۆ هەموو زانست و زانیاریەک هەروایە، یعنی بۆ نمونە تۆ تێ بڕۆی جۆرە خوێندنێک بخوێنی زانستێکی باش بەدەست بێنی، مەرج نییە لە سەرەتاوە یەکسەر مێشکت بەڕووی ئەو شتا بکرێتەوە. بۆیە تۆ جاری وایە ماوەیەکی زۆر مەرحەلەیەک ئەبڕی دوای خۆت عەجیبە لێڵێ باشە ئەو شتە ئاسانانە چی بوو من لێی تێنەگەشتم یا من فێریان نابوو. بەڵام بەردەوامی وا ئەکام مێشکت بەڕووی شتەکانە بکرێتەوە. من لێرە زۆر بە کورتی شتێک بۆ ئێوە باسەکەم، ئومێدەوارم زۆر بەجددی لێم وەرگرن. ئەویش ئەوەیە وا بێنەرە پێشچاوی خۆت ئەم مێشکەی تۆ کە بە ملیارەها خانەی تایە و بە سەدان بەشی تایە ئەم مێشکەی ئەم، وا بێنەرە پێشچاوی خۆت ئەم بەشانە خوای گەورە هەمووی پێیاوی، بەڵام پێویستی بە تەجمیع هەیە، پێویستی بە هەڵبەستن هەیە. واتە جاران لە عێراقا ئێستا شەریکیەکی وا هەیە معمەلێک سیارەی دروستە کرد، ئەم معمەلە بۆی زۆری تێ نەچێ عێراق ئەیوت پارچەکانم بۆ بنێرم، هەڵبەستنەکەی لە عێراقا هەڵەبەسترا. بۆچی؟ بۆی کەمتری تێبچێن، چونکە ئەگەر شەریکەکە خۆی بۆ نمونە تۆیۆتا یان شەریکی وەکو مارسیدس کاتێکە گەڵابەیەک لۆریەک دروستەکە کاتێ خۆی هەڵی ئەبەسێ و بە ساقی نێرێ زۆری تێچێت لە هەموو ڕوێکەوە، لە ڕووی گواستنەوە، لە ڕووی ئەو مهندسانەی ئەوێ کرێکیان زۆرترە، وڵاتەکەی ئەوێ شتەکە تایە گرانترە. بۆ نمونە مۆزەفێک لە عێراقا لەوە چێ بە 500-600 هزار ئیش بۆ بکە، بەڵام هەر ئەو مۆزەفە هەر هەمان ئیش بکە لە ئەڵمانیا ئەبێ ماڵانە 1200 یۆرۆ هەتا 2000 یۆرۆ 3000 یۆروی پێ بدەن. کەواتە ئەوسا پارچەکانیان ئەنەر لە وڵاتەکە هەڵەبەسترا. ئەمە نمونە بێ بۆ مێشکی ژوایە. خوای گەورە کە تۆ لەدایک بووی پێشوەختە عیلمت نەبووە، پێشوەختە هیچ عیلم و زانیاریەک لە مێشکی ئینسانان نییە. خوای گەورە لە قورئان ئاماژەی پێکە ئەڵێ کاتێک لەدایک بوون هیچتان نەزانی. ئەم پارچانەی پێیاوین وە قەرارە ئێمە ئەم پارچانە هەڵبەسین، بەڵام چۆنە؟ نەفەرێ لە حساباتە زۆر باشە، من لە حساباتە وەکو ئەو باشن، ئەو وەکو وایە چی کردبێ؟ وەکو وایە ئەو دووسێ پارچەیە کە ئیشی حسابات و حاسیبەکەکە لە مێشکی ئەوە هەڵبەسرابێت، بەڵام لای من جوان هەڵ نەبەسراوە. ئێمە لە زانکۆ کوڕێکمان لابوو کاک بەرهەم یاسین، ئەم کوڕا بەڕاستی حاسیبە بوو، یعنی مامۆستا پرسیارێکی نووسی ئەو هەر لە سەرەتاوە ئەیزانی ئەم ئاخیرەکەی کاتە 12 وتی 12. دکتۆرێکمان هەبوو پرۆفسۆرێک بوو وتی لە خۆتۆ قساکی وتی 12 هەر کردی بە سەعبەت دوای 10 دقە لە حەلکردنی پرسیارەکە هەر وتی 12. باوەڕکە نیو سەعات هێنایان و بردیان لە ئاخیرا کردی 12. ئەمە چییە؟ خۆ مەسەلەکە ئەوە نییە ئەو مێشکی هەمووی جیاواز بێ لە مێشکی ئێمە. بڕۆن تەماشای عیلمی ئەعساب بکەن، مێشکەکان زۆربەی ئیشەکان و شتەکان هەموو یەک وایە. بەس چییە؟ ئەگەر بچیت لە ناو بزانی لە ناو مێشکە چی ئەگوزارێ، سەیرەکی هەندێ بەشی ئەو ڕەبتە بێ بە بەشی ترەوە ڕاستەوخۆ ئیشەکە و بۆ ئەکا. کەواتە هەڵبەستنی بەشەکانی مێشک ئەوەیە مێشک ڕابێنین تا ئەم بەشە لەگەڵ ئەو بەشە ڕاستەوخۆ پەیوەندیەکە بکە و ئیشەکە دروستکە. ئێستا تۆ کتابێکە هەیە بی بۆ وەزارەتێک، ئەم کتابە قەرارە بی بۆ وەزارەتی مالیە، تۆی بی بۆ وەزارەتی ڕۆشنبیری، لەوێ و نێرن بۆ ئەنجومەنی وەزیرە، لەوێ ڕوویدۆ بۆ وەزارەتێکی تر، مانگێکم سەرۆسەرێکی دوایی سەرێکی مۆزەفێک لە وەزارەتی مالیە لە بێنە کاکەوە ئیشی ئێمەیە و بە 10 دقە مۆر و ئیمزایەکە و ئیشەکە تەواوە. زیرێکی ژوایە
ئیشێگەی ئیشی ئەم بەشەی مێشکە لە لای ڕاستە، ئیشێگەیە ئیشی ئەو پشتە بلە، ئیشێگەیە ناوەندە بلە لەوێوە پەیوەندیەکی کەم دروستە بێ یەکسەر ئیشەکەکە خۆ ئینسانی زیرە کەمتر مێشکیمانوەکە. ڤیددیۆیەکم دابەزانووە لە 2022 دامان بەزانووی کۆرسی پەرەپێدانی تواناکانی زیرەکیە، ئینشاءڵڵا سەیرێکی بکەن. لە ئەکاونتی خۆم شێرم کردووە لە فەیسبوک. نمونەی ڕسمی مێشکمێناوە زیرەکەکە لەگەڵ تەمەڵەکە هەموو مێشکی بەکارەهێنێ، بەس وەکو چی وایە وەکوایە تۆ هەموو پارچەکانی لۆریەک بەریتە ژوورێک بڵێ ئەی بۆ ناڕوە، ناڕوە هەڵ نەبەستراوە ناڕوە. ئەی چی بکەین ئازیزان؟ هەمووتان نەزانن دووبارەکردنەوە شتێکی باشە، هەمووتان نەزانن دووبارەکردنەوە ڕێگایەکە بۆ فێربوون. بەس ئێمە ئەڵێن چی؟ ئێمە ئەڵێن تۆزێ عەقڵ و ژیری زیاتر بەکاربێنین کەمتر پێویستمان بە دووبارەکردنەوە بێت، چونکە دووبارەکردنەوە کاتی زۆریەیە. کەواتە چی یارمەتیمانەیە؟ فێربوون یارمەتیمانەیە. فێربوون یارمەتیمانەیە ئێمە مێشمان باشتر بەکاربێنین. هاوکات بەڕێزان، کاتێک کە تۆ ڕوبەڕووی عیلمێک ئەبیتەوە لە سەرەتاوە مێشکت پارچەکانت لەناو تەنسیقیان نییە بۆ عیلمە. بۆ نمونە تۆ ئەچی ئەتەوێ شەریعە بخوێنی، یەکەم جار پێت ئەڵێن کاگەوێت تۆ بڕە عەرەبیێک و باش ئەچی خەریکی خوێندنی نەحو سەرفەت، سەیرەکەی زۆر ناخۆش و قورسە وەنییە ئەم هەموو ئەوزانە لە سەرف و ئەو هەموو قەواعیدە لە نەحو یعنی مێشک ئاوسێ. مناڵ بوون داوام کرد لە مامۆسایەک دەرسمان پێ بڵێ ئیتر فەقیەک بوو لە مزگەوتێک، منیش زۆر دڵخۆش بووم کتێبێکی نەحوم بردە بوو دەرسمە خوێن، 15 دەرسمان خوێن زۆر ناخۆش و قورس بوو. بەڵام دوای چەند ساڵێک لەبەرەوەی من هەموو جارێک گوێمە گر لە شتێکی عەرەبی یا شتێکی عەرەبیم ئەخوێندەوە یان کتێبێکم ئەبینی سەیرم ئەکرد یان ڕۆژێکیان کتێبێکی قەواعیدم بینیم هەمووی کرابوو بە نەخشە لێی ڕوانیم، وەڵا دوای ساڵانێ هەر ئەو کتێبی مامۆسا پێوتم دلی تێنەگەشتم خۆمم خوێندەوەم توانی شەرحیکەم. ئازیزان ئەبێ تۆ بزانی مێشک ماوەیەکی ئەوێ، بەڵام نازانی ماوەکە کێ. یعنی بۆ نمونە تۆ ئەتەوێ بچی زانستێک بخوێنی، ئەم زانستە لەوە ئەچێ ڕەفیقەکەت هەر لە دوای هەفتەیەک شتەکە ئاسان بێ بەلایە، نازانی بۆچی لەوە چێت تۆ دوای 6 مانگ شتەکە ئاسان بێ بەلایە. بەڵام ئەگەر تۆ سەبر و تەحەمولت نەبێ هەر لە سەرەتاوە بڵێ بەخوا ئەم شتە بۆ من نابێ و مێشکم نایکا تەواو، یعنی تۆ دۆڕاوی تو لێ بۆتەوە. لە ڕێگەی عیلمە مانووبوون، شەونخوونی، بەردەوامی ئەمانە مەرجن. یعنی ئێستا تۆ بچۆ بۆ لای مامۆستایەک زانایەک ساڵانێک دەرسی وتبێتەوە بڵێ من زۆر حەزەکەم ئەم شتە فێر ببم مێشکم نایکە، قابلە بڵێ مادەم مێشکە نایکا واز بێنە بۆ چکە ئەزمموی هەیە زانێ دەیان جار خەڵک هاتووە وەڵام من ئێستا خەڵکەیە لە کوردستان زۆر بەناوبانگ، یعنی ئەوەندە بەناوبانگ ئەیتر 30 کتێبی نووسیوە 50 کتێبی نووسی. مەلایەک وتی وەڵی کاتێک ئەمانە فەقیە بوون ئەمە ئەهاو بۆ لای من دەرسیە خوێن ئاستی تێگەشتنی زۆر خراپ. ئێستا 50 کتێبی نووسیوە، ئێستا دنیای محازەرەی هەیە، دنیای ڤیدیۆی. ئێکەواتە مەرج نییە کە تۆ لە ئەوڵ ئاستی تێگەشتنە خراپ بێ ئیتر هەمیشە هەروە بیت. جا خودی فێربوونی عیلم هەروایە، باشکردنی مێشک و یادگە هەروایە. ئێستا تۆ سیستمی سەرەکی ماوەیە بەکاریێنی مێشکت تاوەری ئەگرێ هەر خراپی ڕقەمی پێ لە بەرەکە لێ ئەگەر بەردەوام کە بەردەوام بووی شتێک هەیە پێ وترێ کریستەلایزد ئینتلیجنس، جۆرێک لە زیرەکی لە ئینسانە بەردەوام گەشات. زیرەکی بە عامێتە خوارەوە بەڵام ئەو هەر گەشاکە. یادگەی ئینسان بەردەوام بۆ سەرەوە ئەچێت. لە مناڵیان یادگەی ئینسان خراپە، بەرەبەرە باشە بێ تا تەمەنی 25 ساڵ لە 25 ساڵیێتەوە بەرەو خوار. ئەی چی بکەی هەرەچێ بەرەو سەر کاتێک کە بەردەوام ئەبی ببورن بەردەوام ئەبی و تەمرینی زیاتر ئەەکەی
ئەزمموی زیاتر وەرەگری ئیتر ئەچێ بەرەو سەر. ئێستا توانای فێربوونی من لە چاو ئەو کاتی تەمەنم 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ و 25 ساڵ و ئەوانە بوو، ئێستا چەندین بەرامبەری ئەو کاتە من باشتر. کەواتە وانییە وابزانی هەتا گەنجبی باشترە، وانییە. ئێستا خەڵگەڵێ مناڵ باشترە، دێ عیلم وا ناڵێ، عیلم ئەڵێ تەمەنی 25 ساڵی باشترە لە هەموو ڕابردوو.